خۆشەویستان بەم شەویش تۆزێ قسەتان بۆ کەم وەڵامێکی کورتە بۆ یەکێ لە گەورە بازرگانەکان، یەکێ لەو تازە هەڵتۆقی وارەی باشووری کوردستان، یەکێ لەو کەسانی کە بە پاسپۆرتێکی ئەڵمانیەوە ڕۆیشتەوە بۆ سلێمانی لە دواییە کۆمەڵێ دز و جەردەکانی باشووری کوردستان کردیان بە ملیۆنێر. ئێستا خاوەنی مێدیایە و خاوەنی حیزبە عەدەساس و حیزبێک بەس خۆی خوشکەکەیەتی وەرحاڵ کورتە وەڵامێکە بە شاسوار دوێنێ قسەی کرد لە یەکێ لە قسەکانە ئەڵێ بە یەکێتی پارتی ئەڵێ بێڕەوشت. من نەزانم کە قسەکەی شاسوار ڕاستە کە بەڕاستی یەکێتی پارتی بێڕەوشتن. لەگەڵ ئەمەیە هیچ کێشەیەکم نییە، بەڵام کێشەم لەگەڵ ئەوەیە کە شاسوار لەوان بێڕەوشترە. ئەگەر شاسوار کەسێکی بە ئەخلاق وایە بە نمونە هەر بەڕاستی و ئەگەر بێڕەوشت نەبوایە ئەو قسەی لێوە لەگیرە. ئێستا ئەگەر من بیڵێم ئاساییە، بەڵام شاسوار خۆی بێڕەوشتە، دزە، گەندەڵە، چەتەیە، هەموو شتێکە بەڕاستی. لەبەرەوە وەکو ئەوە وایە کەڵێ قەل بە قەڵەڵێ ڕوو ڕەش بێ، جا شاسواری ژوایە. شاسوار لە سێمانی ئەو قسانەیەکە لەبەرەوەی کلکی لەگەڵ پارتی یەکێتیایە، زۆر ئاساییە ئەو قسانە بکە. بەڵام ئەگەر منەڕەفەقی لەسەر جادەیەکە یەک قسەیە بە یەکێتی بە پارتی بڵێ، ئەوە یەکێتی پارتی کەس نازانێت چۆن پەلاماری ئەنووە چۆن بوونی ئەکەن لەو ناوچەیە. لەبەرەوە بۆ خۆی یاریەکە ڕوونە لە واقعە خۆشەویستان. شاسوار وەکو لە سەرەتای قسەکان ناوتم لە ئەڵمانیا، جا شاسوار خۆی چی بۆ مێژووەکەی؟ مێژووی خۆی بنەماڵەکەی بۆ هەمومان ڕوونە لەبارەی مەسەلەی ڕەوشت و ئالم بابەتانەوە. هەموو سلێمانی ئەو ڕاستی ئەزانێ، پێویست بۆ ناکە من باسی بکەم. ئەم کوڕا سیدیە فرۆشت، سیدی فلیمی ڕووتی ئەیا بەکرێ بە خەڵک. ئەو کاتێک کە حاکم قال مدیری ئاسایش بووە چەند جار گرتوویەتی لەسەر ئەم ڕەفتارانی بەڕاستی. سێ بەشی گەنجانی سلێمانی ئەو سەردەما بە سیدیە ڕووتەکانی شاسوار باڵق بوون بەڕاستی. دوایی هاتە ئەڵمانیا، گەڕایەوە بوو بە خاوەنی ئەم دەور دوکانە کە هەمووتان ئەزانن. چیشی هەیە؟ هەموو یەکێتی پارتی، هیچی خۆی نییە کاکە. هەر کاتێ شاسوار سەرچاوەی ئەو سامانەی کە هەیەی وتی ئەمە سەرچاوەکەی و ئاوا پەیام کردووە، منەشم لەگەڵ شاسوارە ئازیزانی ئاڵا محەممەد. بەس بزانین ئەم دەیان و سەدان ملیۆن دۆلار و چاڤیلاند و ئەم میدیازە بەلاحە و ئەمانەی چۆنێکیەوە هێناوە وە کێوەی داناوە ڕاستی. هەر کاتێ ئەمانەی کرد ئەڵێم وڵاتەوە. نەوجی فان مستەفا گردێکی داگیر کردووە، جەلا تاڵەبانی و بنەماڵەکەی دەباشەرێن داگیر کردووە، ئەمی چاڤیلاند و بە گوندی 1 و 2 و 3 ئەڵمانی و چی و ئانەم بابەتانە هەمووی داگیر کردووە. لەکوێ هێناوتە زەحمەت لەبێکات؟ پێم مامە لەکوێ هێناوتە؟ ئەو کات دوو قسەی حسابی لێکردن. لەبەرەوە تۆش وەکو یەکێتی و پارتی دز و جەردەی شەریکە دزی لەگەڵ ئەوانە بەڕاستی. لەبەرەوە قسەکانی تۆ هیچ قیمەتێکی نییە. تۆ بازرگانێکیت ئەزانی کە باشترین وەسیلە ئەمڕۆ بۆ خۆ دەوڵەمەندکردن بۆ بزنس سیاسەتکردنە. تۆ ئەلێنەوەیە تۆ کارەکانی خۆ دەکەی شاسوار. ئەمەیە ئەسڵی مۆزوعەکە. لەبەرەوەیە کە بەلامەوە سەیرە تۆیەک کە بەقەدەر ئەوەنە ڕەوشتە نییە بە یەکێتی پارتیڵی بێڕەوشت، لە کاتێکە خۆت لەوان بێڕەوشتری بەڕاستی. من سەیرم لێیە کە کەسێ بێ تۆ بە پیاو بزانێت. تۆ هاتی بۆ 200 دۆرف، من لەگەڵ برادێرێکە مەدی فەتاحی تەکلیف داوا کرد هاتم بۆ وڵات، باش نییە دەسێک کرد بە قسە و بێنەوە بەرەوە خۆبایان، من ڕەفزم مایتێ بەڕاستی. لەگەڵ سیروان بابان هاتی بۆ ئەمیستەردام، تەلەفۆنتان کرد بێن بۆ لاتم، وەڵای من نایم بۆ لای شاسوار. کە تۆ هیچ نی لە ڕاستیە کاکە. ڕووی زەمانە ڕەش بێ. جارن عەزیزان ئەڵێن ئەوە لە منتیقی ئێمە پێنجێن باوەڵێن حەو برابن، یەکێکیان لێوی نابێت لێو، ئەڵێن ئەبێت تۆ فولە ئاگرکەی. ئێکابرا کە لێوی نەبێ بەچی فولە ئاگرکە؟ ئێسێ شاسوارن هێنا یەکێتی پارتی. ئەوەیە مۆزوعەکانی خۆشەویستانیان محەممەد. پاشان ئەڵێ چی؟ ئەڵێ ئەگەر خەڵکی کوردستان بەشداری نەکا لە هەڵبژاردنەکانە ئەوە زۆر زەرەرەکەن. زەرەری چییەکە خەڵکی کوردستان؟ جا لە سایەی سەری تۆ سروەی خوشکت و
بنەماڵەی تاڵەبانی و بازانی خەڵکی کوردستان ڕۆشناییان ماوە کاکە هیچیان ماوە بەڕاستی ئەو خەڵکی کوردستانە لەمە زیاتر زەرەر چۆنە لە چاڵێکان ئەو سەری دیار نییە باشە پاشان زەرری چیەکە خەڵک بەڵام ئەگەر دەنگ با بە ئێوە پێنج شەش مژدە و حەمە و ئەم هەموو سۆزانی و شتە بنێری بۆ بەغا و پارە وەرگرن و لەوێ بزنسکەن بە ئەندام پەرلەمانەکانەوە وەڵای ترەوە زۆر زۆر باشە ئێستا کە تۆ ئەو قسە ناکەی کە منیش ئەم قسە ناکەم ئێخۆ کاکە سەرۆک کۆمارەکەتان لەتیفە بەنداودز سەرۆک کۆمارە شاناس بەشی یەک کەباب گۆشتی پێوە نییە مەعازەڵڵا گۆشت بەو جسمەوە نییە شاناس خان ئەمە شاژنەکەدانە کە شاژنی دەباشانە نای ناوخۆنە شاژنی عێراق ئێکاکە گیان لە لەشکری عێراقا هێستان هەیە ئێکاکە دەیان و ئەندام پەرلەمانتان هەیە ئێستا لە بەغا سروەی خوشکێ ئەوەتە لە بەغاوە 8 ساڵ ئەندام پەرلەمانە باشە کاکەم نزاری براو لەسەر دزی و گەنەخۆری 4 ساڵ درا بە زیندانی بۆ دەرچوە سەر دزی کە برای توێ باشە بەدەیان ئەندام پەرلەمانی یەکێتی و فڵان و ئەلەم بابەتانە لە بەغایە ئەی ئەوە نییە خەڵک لە خەڵ موچەکەشی نییە کاکە ئەوە نییە خەڵک هەر لە چاڵایە ئەوە بۆ ئەم جارە ئەگەر دەنگتان نێنێ ئیتر خەڵک زەرەرەکە و دنیا وێرانە بێ ها ئێ بۆ ئەوە نییە ئێستا هەن ئەی بۆ چارەسەری مۆزوعەکان ناکەن زەحمەت نەبێ ئێوە هەمە کارن ئێستا لە باش لە عێراقا شەریکن ئەوا لە حکوومەتی عێراقیەکە باشە ئەی بۆ نایکن بۆچی نایکن بەڕاستی کەواتە ئێوە خەڵکانێکی درۆزن و کەفتەکارن و ئەم جارە نابێ بە هیچ جۆرێ بتوانن خەڵک بخەڵەتێن لەبەرەوە بە پێچەوانەی قسەکەیتەوە ئەزانم پارتی یەکێتی فڵان فڵان شاسوار عەلی حەمەساڵە هەمووتان حەزەکەن هەموو کوڕ دەنگتان پێ با بۆ ئەوەی مەجموعەیە گەجەر و گوجەر و ساختە چی بنێرن بۆ بەغا لەوێ بخوان گیفانی خۆیان پڕکەن جا ئازیزان چەند جار بۆم باس کردوون ئەندام پەرلەمانی لە بەغا و لە کوردستانە هەروە موچەکە نییە وا مەزانە تەنها موچەکەیە ئەزان چۆنە وای دابنێ سروەی خوشکی شاسوار کە ئێستا ئەندام پەرلەمانە وای دابنێ کە ئێستا لەوێیە بەیانی لە پەرلەمانە دەنگدانێک ئەکرێت تەبەن هەموو دەنگدانێ یا هەموو پرۆژەیەک لە پەرلەمانەکە ئەکرێتە بەرباس بە زەرەری تاقمێکە بە قازانجی تاقمێکە ئەوەی کە زەرەری بێ پارە ئەیە ئەڵێ دەنگ بن بە پێچەوانەکەی من ئەوەی بە قازانجی بێ ئەڵێ دەنگ بن بەوەی من لە هەردوو لاکە جانتە دۆلار وەرەگرن هەر لەبەر ئەوەیشە هەر کەسێ لەو بەغایە ئەبێ بە ئەندام پەرلەمان 4 ساڵ بە ملیۆنێر خۆشەویستان یەک ئەندام پەرلەمان نییە نەبێ بە ملیۆنێر خۆشەویستان چونکە هەمووی خەڵکی دزی و گاندەڵیە هەر هەمووی ئەنا وەڵا ئاوایە بۆ تەلەفۆنێکیشم بۆ خەینار لەبەرەوە با شاسوار ئەو قسانە نەکا لەبەرەوە شاسوار تۆ لە منی وەربگرە تۆ لە یەکێتی و پارتی بێڕەوشتری دزتری درۆزنتری ساختەشیتری باش نییە هەر بە بنەماڵش بەڕاستی لەوان نزمتریت لە منی وەرەگرە هەموو شارەکەش ئەو ناسێت هەمووتان ئەناسن بەڕاستی ئەرەوەڵا باوکیش ئەو پیاوەیەکە چای بۆ سەداعشین تێکردوێ چاکی خستە بەردەستی کە چایەکی چاوی کەبابەکەی لەبەرەوە ئەبێ هەموو کەسی ئەو ڕاستی تێبگا خۆشەویستان ئەم شەش قسەم تەنها بۆ مۆزوع بوو ئەگنا بە تەمای لای بوو شت نەبوو بۆی کە هەموو کەسێک بزانێ کە ڕاستیەکان چۆنە چۆن دێ لەبەرەوە ئەبێ ئینسانی بە ئەخلاق و بەڕەوشت بە خەڵک بڵێ ئەوە ئەگینا کە تۆ خۆت نەتبێ چۆن بە خەڵک لێ بابەت ناکرێ بەڕاستی لەبەرەوە ئازیزانی ئارام ئەحمەد دووبارە سەدبارەیەکەمەوە پێچەوانەی قسەکانی شاسوار عەبدولواحید خەڵکی کوردستان نابێت دەنگ بن بە ساختەچیانە یعنی شاسوار ئەڵێشی ئەڵێ دەنگ بن بە سروەی خوشکم و بە مژدە و بەمانە ئەگەر دەنگ نێن بەمانە ئیتر هی نەبێ ئیتر خەڵکی کوردستان تەواو زەرەرەکەن ئەی خۆ ئێستا حەمەی مێردەکەی لەوێیە و پێم وایە 4 ساڵ و خوشەکە ئەو 8 ساڵە لەوێیە و خەڵک قوڕی کراوە بەسەرە موچەکەیشی نییە جا ئەمە ئازیزان ئەگەر ڕۆژێ دابێ کێشەی ئەم موچەیە حەل بێ لە باشووری کوردستانە ئیتر خۆ ئەم بەناو ئۆپۆزیسیۆنە هیچی پێ نامێنێ بێتەوە کۆتایی پێ بەڕاستی وەڵڵا ئازیزان بەیانی ئەو مۆزوعانە کۆتایی پێ بێت هەموو خەڵک مانگانە موچەی خۆی وەربگرێ ئیتر ئەمانە ئیش و کاریان نامێنێ ئێستا ئیشیان بەس ئەم موچەیە هیچیان پێ نییە خۆ بەڕاستی چونکە نایانەیە یەکێتی پارتی بڕۆخێن بەس باسە موچەوانە بابەتێن لەبەرەوە کۆتا قسەم ئەوەیە کە شاسوار گیان ئەو قسە هەگرەوە بۆ خۆت تۆش دزی وەکو یەکێتی و پارتی
شەریکە دزی ئەوانی وەچی مێدیات هەیە چی چاڤیلاندت هەیە وەچی سامانت هەیە هەر هەمووی مڵکی سەرانی یەکێتی و پارتی و ئەلەم بابەتان هەیە یەک دیناریشینی خۆ نییە کاکە شادزیان تەواو اینجا مەش لێ وەڵا ئەگەر دەنگ بن بە مژدەخان پشێ بۆ بەغا ئەوە زۆر مهمە ئەگەر دەنگی پێێن و بەشدا دەنگدانە نەکەن ئەوەی تر خەڵک زەرێتی باز دەکەین کاکە چامان دەراون زەر لەمە زەرەتی چیمانە کاکە بۆچی مش دەبنێن بۆیە بە قوربان تۆ خێری لێبینی خۆم خەڵکە خێری نابینێ شاسوە یەکتی بۆچی دەنگ بەر بە مژدەکاک تێی قوربانی ئێوە شۆگەتان خۆش بێ ئازیزان ئەوە هەر کورتە وەڵامێک بوو بروسکە وەڵامێ بوو بۆ شادس بەخواتان ئەسپێرم ئازیزانی ئەڵا مەحمەد خواتان لەگەڵ بێت